بەختێ ڕەش وەندیا مۆزقرتک وێ ڕۆژێ بێکێف بوو پر برچی بوو یعنی قەت نەوەختاوی بوو و یەک وێ عاجز بکە وای گلو خدیه کوێ کلوچێ هەیە نا ما کیف قەس ئەحمەقە کوێ کلوچێ دێنە سەر کوارکێکی و هەرە مرحبا وەندی ئەو چییە دخوی کلوچەیە من لەسەر کوارکێکی دی ببوورە بەتی تەنە یەک بوو لێ بنێرە وایە من شەکەرە لەسەر ڕیامەیە مرحبا فیۆنا گەلۆ دبەک و مندانی بە دەرەکەدن تشتێن عەجێب جارا پێشیەک و دەبینم وها حرس بوویە قەی تشتە قەومی بسەکن حتا کوەزوی دزێک و کولیچا من دزیە ببینم قەی کلوچەیەکێ پرێژا بوو تشێک کوفک بوو هەروەها چەند هەفتەنێک و منەودانی بوو سەر کارۆکەکێ و بسەبر هێویاوێ بووم و باش برزە ئەز رەزیل بووم ئێدێونێت تو جارێ ڕوویە من نەبینن چما ئەوسا عاجز بوو گەلۆ پشتی وێ بوویەرێ مۆزقرتک ji ber çavan wenda bû مرحبا گرێتا تڤا ڕۆژان وەندی دیتیە گەلۆ نا ئەف چەند ڕۆژێکم ئەو نەدیتیە برا وەندی ئەس ji ber derbast bûm û min got belkî tu dixwazî hingîvimeyî nû team bikî kes mal tune gelo bi rastî wendiyê baxçe ter kiribû yan بەتی هەیدێ وەندی دەری بەکە ئەس دەزانم tu di hundirî deyî هەرە ji vir dixwazim tenê bimînim nemimkin bû ku wendî heta dawiya emrê xwe wiha bixeyde ئیجا من فام کرد ئا کولیچێوەیە تام خۆش تێ دزین ئەزم و هێ دوێ ئەز هەرێ دقەیەکە تێژێرە ببێژێ li min bibûre bê hemdî wisa bû û hem ئەدەیتە هەوڵ تەوش بۆ وێ مۆزقرتکا قوڕەیاک و هەما بجارێکی ڕەخ دخەیدە وەکی دن تو چما ئەو قەسە خۆدی لێ دەردکەوێ ئەس دزانم کو ئەو شتەرە قەت نەباشە جانا جراوێ قەت نەخۆشە لێ بەلێ gava ku hinek xemgîn bûna betî pir li ber diket divê tiştek bikira dawiyê ji bo ku kêfa wê were cî mêşê qebûl kir ku alîkarî bike of pizirk derneketine lê hêjî tama kulîçeya pîs devê min daye wendê ji ber wê kulîçeyê min bibexşîne careke din ez danayînim wê derê ez ê tu carî teafû nekim wisa neke wendî dengê wê hat te lêborîna xwe dixwaze hayde derkeve derve û destê hev bigire berê her tiştê ez tenê destên paqij digirim wekî din jî ez carekî din jî ji vir dernakevim tu carî te fam kir çiş destê min hat min kir hayde wendê wê kî pê bihesê ji xwe tu kes bawer nakê got tu tiştek wisa xwariye tu ji dil dibêjî helbet ji dil dibêjim gava min mesele ji larê yê spîre got ji we qet bawer neke ne min nizanim bu ku wisa ye her kes pê hesiya ye here ji vir devloka heram lê moza me ya biçûk dev jê berneda û qerar da ku ji kêzikên din alîkariyê bixwaze îca çi ye ezim mikî kirmiş migot belkî çend gezin kirmişî ji te re baş bin ku tu rehet bibe heke tu zû ji vir neçî ez ê bi te vedim tu îcar bibînî gezkirin çi ye nameyek ji te re hatî wendî kê ji min re name nivisandiye kêja name were beriya xwediyê tu dixwînî nameyekê pir balkêş e li bin derî re bavêje ya rast bibêjim min ew wenda kir erê çawa nexwe piştî salekî gava te ew dît were bila be belê çi ji destê wan hat kirin
لێبەلێ مۆزقرتکێ قەت گۆهێ خو نەداوە. ئەی ئەو چه حالێ وەیە؟ وەندیش مەغەییدیە. هون نزانن هونێ چاوە نێزیکوێ ببن. کاس پێرە بپەیوێم؟ کەس من فام ناکە. ئەس ێ لەوێ دەرێژی برچینا بمرم. ئێ ئیجا وەندێ ئەی ڕاستێک و دەغەیدی؟ من بیست کوتە پێر بێ کێفێ. لێ بەیە لاری یە سبێ ئەو یەک نەمەمکەنە ناوسا؟ ئەف چی هاتیە سەرێ من؟ ئوف بەکێ نایە؟ وێدیت ئەس نەت کۆمێدیانم. دیە من هاتم جبرا دەگوت کۆمێدیانێکی باباتی. باشی. بێتێ شوێ هەنگوێ تەقەت ماگەلۆ؟ تو چ قەس بخوازێزێ ئان هەشتەرە بینم. هەڤالنۆ هۆنزانم من تشتێن پر تەوشکرە. نەبقەزی منە لە تەشون. ئەس دۆزدم ئەس جارێکی din پتە نەکەنم گاوا تو بسکویتن کو فکی بخوی. دەدیسا دەست پێ نەکە. ئەکە ڕۆژێکێ هون ڕاستی مۆزقرتکێکێ وەرن کو کەس نکارە وێ ژماڵا وێ دەرخە دەربە نە حەوجەیە هون لە بەرخوا بدن. هەما هون وێ بکەنینن بەسە.